ئەمڕۆ 19/3/2023 بەشدار بووین لە کردنەوەی مزگەوتی ڕێبواران لەسەر جادەی گشتی هەڵەبجە سلێمانی بەرامبەر بە گوندی تەپەڕەش کە سوپاس خی پەروەردگارەکەین یەکێکی تر لە ماڵەکانی ئاوەدان بووە بۆ ڕێبواران بۆ ئەو دۆست و خۆشەویست و کەسانەی لە دوور و نزیک لێرەوە دەڕوا بۆ ئاوەدانکردنەوەی بە عیبادەت و خواپەرستی. هەر لێرەوە جێخۆیەتی دەستخۆشی لە ئەو برای بەڕێزمان کاک حەمەڕەشی کە عەرزەکەی دابین کردووە و ئەو برا بەڕێزانەی کە سەرپەرشتی شەکان کردووە و دەستخۆشی لە یەک بەیەکی ئەو خێرخوازانش دەکەین کە بەشدار بوون تایدا ئەگەر بە پارەیەکی کەم بێ یا بە قسەیەکی خێر بێت، چونکە بەڕاستی ئەمە نیشانەی ئاوەدانی وڵاتە، نیشانەی دینداری ئەو میلەتەیە، بە تایبەتی ئەم مزگەوتانەی کە لەسەر جادەکان دەکرێنەوە خەڵکێکی زۆر لە دوور و نزیک لە ڕێبوار لێرەوە دەڕوا کە ئەبینێ ئەوە نیشانەی دینداری و ئیسلامەتی ئەو میلەتەیە. خی گەورە جەزای هەموو لایە بداتەوە. داوایشم وایە لە هەموو خێرخوازان لە هەر جێگەیەک لە هەر شوێنێک بینایەک شوێنێ دیاری کرا بۆ مزگەوت خێری خۆیان تێکەن، خێرێکی نەبڕاوەیە هەم بۆ دنیا سەربەرزی و بۆ قیامەت تێژمایی بەختەوەریە. خی گەورە قبوڵی کا لەم خزم و دۆست و برا بەڕێزانە و ئەو خێرخوازانەی کە بە هەر چێک بەشدار بوون تایە خی گەورە ئەجر و پاداشیان بداتەوە. کوردستانمان هەمیشە ئاوەدان بێ بە ئیمان و دین و ئەخلاق و ڕەوشت و بەو مزگەوتە جوانانەی کەمایی دینداری و ئیسلامەتی ئەو میلەتەیە. بە ناوی خی گەورە و میهرەبان دەستخۆشی لە هەموو لایەکەم. سوپاس بۆ خی گەورە کە فەزلی ئەوەیدا توانیمان بەکردنەوەی مزگەوتی ئەم ڕێگای نێوان سێ سادە هەڵەبجە دەست پێ بکەین و ئەمڕۆ بیکەینەوە لە خزمەتی ئەم خەڵکە بەڕێزا بین. پێم خۆشە لێرەوە دەستخۆشی خۆم ئاراستەی تەواوی خێرخوازان و خێردۆستانی هەموو ناوچەکان بکەم. هەموو ئەو خەڵکەی ماندوو بوون بەم کارە خێریەوە. دەستخۆشی تەواومان لە بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن کاک دانا عەبدولکەریم هەیە بەهۆی ڕەزامەندی پێداین بەکردنەوەی ئەم مزگەوتە. دەستخۆشی لە کۆمپانیای ماس لە بواری چیمەنتووە ئەکەین کە هاوکارمان بووە. دەستخۆشی لە کاک عەبدولستار مەجی ئەکەین کە هاوکارمان بۆ لە پێدانی هەندێک ڕووی مادی بۆ مزگەوتەکە. پێم خۆشە دەستخۆشی لە تەواوی هەموو ئەو کەسانە بکەم کە لێرە ئامادەن، کە ئامادە نین، کە فرسەت نەبووە لە خزمەتیان نابین. داواکارین لە خوای گەورە هەموو لایە سەربەرزکە، هەموو لایە لە کاری خێرخوازی بێبەش نەکا. دەستخۆشی لە تەواوی خێرخوازانەکەین، دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە ئەەکەین کە ماندوو بوون کە عەزیەتمان ناون. دووبارە سوپاس، گەلێ مەمنونین. بحاول